هەر بۆیانەی نەورۆزە دەیڵێ مەم گۆرانیە هەر بۆیانەی نەورۆزە ئەیڵێ مەم گۆرانیە بیبینەوە بیدۆڕێنین لە ئێمە فەرقی نییە بیبینەوە و بیدۆڕێنین لە ئێمە فەرقی نییە هاوزار نەورۆز گۆڵی کرد جۆم لە فیکەیە تۆ منێ نادەرەوە من نازانم وەڵام پێڕاتی بۆ مایە چۆنی چاوە مازەکەم عزیزم داچەرێ پاڵپشتی یانی نەورۆزەکەی تا سەر ئێسقان سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆی ئازیز و خۆشەویست نەورۆز یانەی سلێمانیە من باسی شارچێتی ناکەم ئەم شارە شاری شێخ سالاری حەفیدە شاری حاجی کاک ئەحمەدی شێخە شاری شێخ مەحموودی نەمرە شاری هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبانە ئەو یانەیەمان نەبێت ئەبینین خۆشتان ئەبینن ئەم گەنجانەمانە بسەوت چەند دڵخۆشن بڕات بێ بڕۆ سەیری سیمای سلێمانی کە بە پشتەمەلە بڕۆ بۆ ناو بازاڕ ئەمەنە چۆڵە بەڵێ ئێمە گەمەنە دەرۆ نەماوە بەڵێ سەر و 11,000 کەسی تیا ژوورەوە تۆکو هونەرمەند ئەوە تا دەری شەوە بینیت بەتاشیت تۆکو هونەرمەندێک داوای چی لە هاوڵاتیانەکەی من لێرەوە داوای ئەوە لە خۆشەویستان و ئازیزانی دەرەوەی وڵات و ناوەی کوردستانەکەم بەگشتی ئێمە کۆمەڵەوە بەرهێنەری باشمان هەیە کۆمەڵێ دەوڵەمەندی باشمان هەیە لەم شارە سلێمانی ناسراوە بەوەی کە خاوەن دڵ و دەروونێکی گەورن هیوام وایە بتوانن دەستی ئەمیانێ بگرن بۆی گەنجەکانمان زیاتر هەان بن بۆەوەی بەلاڕێکی ترا نەڕۆن تۆ خۆ یاریەکەی من هەڵبەت ڕۆحیشی ڕازیم تایە ئاماژەش پێکردە پێشتر من بەڵێ زوو ساڵی هەشتانەوە بۆ نەوەت دەرەجەسی کەمال سەلیم بووم دۆست و ئازیزانم لە یاریچە کۆنەکانی سلێمانی منە ناسن ناوی زۆریانیشم بیرە بەڵام بۆیە ناوم نهێنا لە چاوپێکەوتنی ترراڵم بە گلەیم لێ نەکەن من کەسێکە بیر بچێ دوای بڵێ وەڵامی بیر چۆ ئەمانە ها ئەسە یاری ناکەی نا منی تر تاو تەمەنی ئەوەنەوە مادوست قاچم کاترژە بەس کەم یاری یەکەم لاوە لە ساحەی تاتان حەزم لێ ماری دەشەنە من نازانم خەڵکێکێ تەمەنی خۆی شارە تەمەن لای خۆیە کە لێ دایکەوەی کێ ئەمریت من یەشی 1975 هەفتا چواریش وابزانم خوا بە زیادی ئەی کاک شیروان ئەوەی کە هەیە هاوڵاتیانی دهۆک هەولێر زاخۆ شارەکانی کوردستان کۆمەچیان کۆ کردەوە بۆ یانەی نەورۆز تۆم هەڵوێستا چۆن سەیرەکەی من لێرەوە ئەڵێم سپاس خۆشەویستی بۆ و ئازیز و خۆشەویستانەی کە هەڵخەمی یانەی نەورۆز و سلێمانی بوون با سلێمانی لەوە زیاتر بێناز نەبێت سوپاسیانەکەم لێرەوە پیان ئەڵێم چاویان ماجەکەم داواش لەسەر جەمو دەرمەندانەکەم دووپارتیەکەم وەڵێم با ئێمەش کەمپینێکی جوان دروستکەین بۆ یانەی نەورۆز ئەم ساحەی بە جوانی بێنێتەوە بۆ سلێمانی هونەرمەندان با مانگێک قەینایمە خۆ زۆرمان لە هونەرمەندان هەموو دڵ درۆنی فراوانە من وەکو خودی شیروان عەبدوڵڵا بڕات بێ لە سا هەشتای پارە بە خۆم نییە تا ئەم تەمەنە سارێکی خۆمم نییە بەڵام چیم هەبێت پێشکەشێکم بە یانەی نەورۆز کێشەم نییە هەموو کەسە دڵ دەروونەی هەیە تەمە ناکەم ئێمەش وەکو هونەرمەندان بەگشتی بەبێ ئەوەی بەدەر لە حزابەکان بەدەر لە سیاسی وەکو ڕۆحێکی ریاضی ئاوڕێک لە یانەی نەورۆز بنەوە تەمان یەک دوو گەنجتان بینی و ئەزدان متابعەتان کرد بێ بڕابێ من فرمێسێک بە چاوماتەوە خارە بۆ یانەی نەورۆز ینی سلێمانی یانەکەی داوای کەمپین کات زۆر قورسە